بەیاننامەی ڕاگەیاندنی سەکۆی هاودەنگی ڕێکخراوەکانی پارێزگای هەڵەبجە. بەڕێزان دانیشتوانی پارێزگای هەڵەبجە، بەڕێزان کەناڵەکانی ڕاگەیاندن، بەڕێزان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، بەڕێزان لایەنە پەیوەندیدارەکان بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. گروپێک لە ڕێکخراوەکانین کە زیاتر لە 10 ساڵ ئەکتیڤانە درێژە بەکاری مەدەنی دەین لە پارێزگای هەڵەبجە لە ئێستادا لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی و سەبارەت بە داواکاریەکانی کۆمەڵگەکەمان و باشترکردنی خزمەتگوزاریەکان لە چوارچەوەی کاری ڕێکخراوەیی هەروەها بۆ گەشەبێدانی کاری ڕێکخراوەیی و چەسپاندنی بنەماکانی کۆمەڵگەی بەندەری بڕیارماندا سەکۆی هاودەنگی ڕێکخراوەکانی پارێزگای هەڵەبجە دابمەزرێنین تا لەم ڕێگەیەوە تواناکانمان یەک بخەین و هەستین بە ئەنجامدانی کار و چالاکی زیاتر. سەکۆی هاودەنگی ڕێکخراوەکانی هەڵەبجە لە ژمارەیەک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پارێزگای هەڵەبجە لەخۆوەگرێت خۆبەخشانە و سربەخۆ کاری هاوبەش و پێکەوەی یەکەین بە ئامانجی ڕێکخستن و کارکردنی ڕێکخراوەکان بە شێوەی زانستی و دیاریکردنی ڕۆڵیان لە کۆمەڵگەدا کە تێکەڵ بەکاری پارت و گروپەکان نەکرێت و چەسپانی بنەماکانی مافی مرۆڤ و دیموکراسی و ژینگەیەکی سەوز و خاوێن و باشترکردنی ژیانی هاوشاریانمان. جیاوازی سەکۆی هاودەنگی لەوایە کە ژمارەی ڕێکخراوەکان تیا کەم و سنووردارە و پابندن بە بنەماکانی کاری ڕێکخراوەی کۆمەڵگەی مەدەنیەوە. تەنها ئەو ڕێکخراوانە مافی ئەندامێتیان هەیە کە مۆڵەتی فەرمانگەی ڕێکخراوە حکوومەکانی هەرێمی کوردستان و فەرمانگەی ڕێکخراوەکانی حکوومەتی عێراقیان هەبێت، سنووری کارکردنیان تەنیا لە پارێزگای هەڵەبجە بێت. سەکۆی هاودەنگی خۆی بە بەدیلی هیچ گروپێک نازانێت و دژی هیچ گروپێک کار ناکات. لە چوارچەوەی کاری مەدەنی چاکەی گشتیدا کار دەکات. پێی وایە زیادبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی سەکۆ گروپەکانی کۆمەڵگەی مەدەنی نیشانەی پێشکەوتن و گەشەی کۆمەڵگایە. لە کۆتایی هەبەڵێ نەدەین کە پابندین بە بنەماکانی کاری مەدەنی و خزمەتی کۆمەڵگەکەمان. لەگەڵ ئەوەشتا پێویستمان بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هاوڵاتیان و یەکەیداریەکانی پارێزگا بێت کاری هاوبەش و خزمەتی زیاتر بە پارێزگاکەمان. ئاشتی و شادی بۆ هەموو لایەک سەکۆی هاودەنگی ڕێکخراوەکانی پارێزگای هەڵەبجە 23/1/2023.